بەگومان ساڵێک کاتە دەپەڕێت کاتێکی زۆر 365 ڕۆژەکات و ئەگە بە کاتژمێری حسابەکەین زۆر زیاتر ئەکات کە لەو کاتەدا تێدەپەڕێت لەوانەیە کۆمەڵێک کار هەبێت یاخود کۆمەڵێک هەڵسوکەوت کۆمەڵێک قسە کۆمەڵێک پلان هەبێت کە وەکو خۆی بەڕێوە نەچووە و شکستتیایە هێناوە یاخود کۆمەڵێک کردار و هەڵسوکەوت و گفتار هەبێت کە خراپ بۆ کردوتە و بەرامبەرەکەت ئازێت داوە یاخود دووبارە ئازێتی خۆتت داوە پێی ئەمانە دووبارە پێویستە پێدانا بچینەوە و دووبارە پێویستە چاکسازی تیادا بکەین دووبارە پێویستە کە بنیادنانەوەی تیا بکەیت و خۆت ڕێک بخەیتەوە دوای ئەوەی کە ساڵێک تێدەپەڕێت پێویستە چاک بخشێنیتەوە بۆ ساڵدا کە چیت ئەنجام داوە هەم لە هەڵسوکەوت و گفتارتەوە هەتاوەکو ئەو پلانانەی کە دادناوە چۆن بەڕێوە چووە ئەگەر خەلەلێک ناڕێکیەک بوونی هەبوو پێویستە چاک بکرێت و ڕێگای تازە بگیرێتە بەر و دووبارە خۆت بنیاد بنیتەوە جا ئەم بابەتێکی گرنگە گفتوگوێ لەسەر دەکەین و بە تایبەتی بزانین لە ڕووی ئاینیەوە چۆن لەم بابەتە تێڕوانینی بۆ ئەنجام دراوە زانین چۆن قسە و باز لەسەر ئەوە کراوە کە ساڵێک تێدەپەڕێت و عمرێک و تەمەنێک دەڕوات پێویستە ئێمە چۆن لی بڕوانین و بزانین لە چ بابەتێکەوە زیاتر تەرکیزی بخێنە سەر لەو کاتەی کە بەسەرمان بردووە گفتوگوی ئەم بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا حەسەن عەبدوڵڵا بانگخواز کە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت سڵاوی خوای گەورە دەبێ مامۆستاییان ئەم کاتت باش سپاس دەکەین کە لەگەڵمانایت بۆ باسکردنی قسە باسکردن لەسەر ئەم تەوەرە و ئەمە بۆ دەست پێ بکەم پرسیارەکەم بزانم ئایا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باز لە تێپەڕینی کاتەکان و هەروەها بە تایبەت تەمەن کراوە لە ئیسلامدا لە کاتێکدا کە کەسێک تەمەنێک بەجێ دەهێڵێت و تەمەنێک بەسەر ئەبات پێویستە چۆن چاوی پیا بخشێنێتەوە سڵای خوا لە جەنابیشتان بێت و هەموو کاتێکتان پڕ بێ لە خێر و خۆشی منیش خۆشحاڵم کە لە خزمەتتانم ئومێد دەکەم کە شتێک بڵێن کە جێگای ڕزا بەدوین خوا بێ و پاشانیش جێگای کەڵک و سوودێک بێ بۆ خۆمان و بۆ خەڵکیش بۆ بینەرانی ئازیز و خۆشەویستمان گومانی تێدا نییە کە ئێمە گەورەترین و بایەخدارترین شتێک کە هەمان بێت بریتە لە تەمەنمان تەمەن ڕەسمال و سەرمایی ئێمەیە وەختێک کە تەمەنمان دەڕوات هیچ گومانی تێدا نییە لە ئەو ڕەسمالەی کە بەردەستمانە کەم دەبێتەوە ئەوەی کە عاقڵ بێت ژیر بێت هەمیشە وەبەرهێنان دەکات لەوەی کە لە بەردەستێتی کەواتە زۆر بە ئەولاتر ئینسانی ژیر و هۆشمەند پێویستە وەبەرهێنان بکات لە تەمەنی خۆی چونکە خوا سوبحانه وتعالى کە تەمەنی بە ئێمە بەخشیوە هەر بۆ ئەوە نییە ئینسان ڕۆژەکان تێپەڕێنێ دوجار هەفتەکان و مانگەکان و ساڵەکان بڕۆن و بەس تێپەڕاندون بێ بەس با بڵێن وەکەوەی کە ئەجەل لەکم الله دوور لە ڕووی ئێوە بینەرانی ئازیز و خۆشەویست با بڵێن لەم ژیاندا ڕابوێرێت بیر نەکاتەوە هەممی بریتی بێ لە خواردن و خەوتن و خواردنەوە و کۆمەڵشتی لەم جۆرە بەڵکو باش بیر لێ بکاتەوە کە ئەو تەمەنە دوجار دراوە بە ئینسان تا ڕۆژانە ئینسان عیلمی تێدا زیادکە تەقوای تێدا زیادکە کۆشش و زاد و زەخیرە بۆ قیامەتی خۆی زیاتر کۆکاتەوە و هەمیشە ناڕازی بێت بەرامبەر بە خۆی پێی وابێ دەبوایە ئەمڕۆی لە دوێنێ باشتر بێ و عەزمیشی جەزم کات نیەتی خۆی بەهێز کات ئیرادەی خۆی بەهێز کات بۆ ئەوەی کە بەیانیشی لەمڕۆ باشتر بێت ئێمە کە هاتینە دنیا خوا سبحانه وتعالى باسكات دفرمي وإذ أنتم أجنة في بطون أمهاتكم لا تعلمون شيئا يا وكهات لنفسك دايكتان أبون ككوربلا بون هاتنا دنيا هیچ تان ندزاني وتخوا فيري كردن بمرور الزمن بتفربوني كات خوا سبحانه وتعالى وايكركم الله شد بزانين كواتا تمني إنسان تا زيادك بيوست إنسان علمي زيادك زان زيادك كوششي بو قيامة زيادك معقول نییە کەسێک ئەگەر تەمەنی مەسەڵەن تەمەنێکی باشی هەبێ 30 ساڵ بێ بیرکردنەوەی وەکو منداڵێک بێ ئەو کاتە خەڵک بە چاوێکی دیکەوە سەیری دەکەن سیر کە فڵان کەس تەمەنی ئەوەندەیە کەچی وەکو منداڵێک ڕەفتار دەکات واتە تەمەنی دەبووە وای لێ بکردایە جیاوازتر بێت زانێت وەکو باسم کرد بیرکردنەوەی عەقڵی کۆششی و هۆشمەندی لە دوجاریش تەقوا و دینداری و عیلاقەی لەگەڵ خوا سوبحانه وتعالى بۆیە بەتەکید تەمەنی ئێمە کە لێمان دەڕوا
لا عمري إما كم دبيتوا وردا إما مال أوي لدنيا دكين واتدروين برو أو كارو كردواني ككردو مانا أجر شاك بن أو شاك أو بيجومان دوتاري رحمة إخواته بين أجر خرابش بن بيجومان أو كاتا دوتاري شرمزاري وبشماني دبين. بەڵێ ماوەساییان هەر باست لە بیرکردنەوە کرد ینی یەکێک لە عیبادەتە گەورەکان کە خۆی باڵادە زۆری پێخۆشە بیرکردنەوەیە هەم لە ناز و نیعمەتەکانی هەم لەو شتانی کە پێی بەخشیوین هەم لە کەم و کورتیەکانیشمان ینی پێداچوونەوەیەک دابنیشین بیر بکەینەوە کە ئێمە ئەم ساڵ چه هەڵەو کەم و کورتێکمان کردووە چ تاوانێکمان کردووە ئەو هەڵانە چین و لەگەڵیشیدا تەوبەی لەسەر بکەین و لەگەڵیشیدا بیر بکەینەوە بۆ ساڵی ئایندا دووبارەی نەکەینەوە ئەمە تا چەند گرنگە لەگەڵ خودی خۆمانە بکەینە گفتوگۆوە بیرکردنەوەیەکی قوڵ کە بزانین ئەو ساڵی تێپەڕیەوە چه هەڵۆکەم و کورتێکم کردووە. بەڵێ دەست خۆش بێخوا قوربان ئەوانەی کە ڕۆژی دوایی خەسارەتمەند دەبن تووشی پەشیمانی دیان ئەیانەوێ خوا سوبحانەهو وتەعالە دەرفەتێکی دیکەیان پێ ببەخشێت بۆ ئەوەی کە ئەوەی لە خراپە کردویانە نەیکەنەوە ئەو چاکانش کە ئەو کاروکردەوە باشانش کە لێی بێئاگا بوون خۆیان لێ بێئاگا کردووە ئەنجامی بدەن. خوای پەروەردگار جەل جەلالوه وەڵامیان دەداتەوە پیان دەفەرمێت ئەوەلەم نوعەممیرکم ما یەتەذەکەڕ فیه من تەذەکەڕ وجاءکم النەذیر ئایا لە دنیادا ئێمە تەمەنێکی وامان پێ نەبەخشی بوون کە هەر کەسێک بیویستایە بیری بکردبەوە پاشان خەڵکێک هاتن ئاگاداریشیان کردنەوە کەواتە بەفعلی ئێمە دەبێت لە ژیانی خۆمان بیرکەینەوە. من تەمەنێکی باشم بەڕێ کرد دوای ئەوەی نەسیحەتی زۆرم بیست دوای ئەوەی کە بەشی خۆم دنیام بینی تەجربەم لە ژیانی خەڵک وەرگرت خەڵکی باشم بینی چی بەسەر هات خەڵکی خراپەکارم بینی چی بەسەر هات بینیم بە چاوی خۆم کە هەر چاکە هەر ئەو جێگای ڕەزابوونی خوا جەل جەلالوه خراپەش هەر خراپەی لێ با بڵێن لێ سەوز دەبێ و لە سەرنجام هەرچی خراپەکارە پەشیمان بۆتەوە سەربەرز نەبووە خۆشحاڵ نەبووە کارەکانی جێگای شانازی نەبوون باشە بەردەوامیش ئاەتی خوان بۆ خوێندراوەتەوە خەڵکانێکی دڵسۆز هەبوون کۆمەڵە قسان بۆ کردوم کەچی لە نەتیجە هەر ئەو کەسەم وەکو خەڵکێکی دیکە کە چاوی خۆی دادەخات جزکەکانی خۆی قەپات دەکات و بیریش ناکاتەوە وەکو ئەو خەڵکە دەی باش ئەمە ئینسان دەبێت لۆمەی خۆی بکات لە ڕاستیدا نەک ساڵێک بەڵکو ساتێک کە تێدا پەڕێ دەبێت ئینسان بیری لێ بکاتەوە. خوا سبحانه وتعالى لە سورة الحشر کە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد ئەی باوەڕدارینە خۆپارێزی بکەن لە ئاست فەرمانەکانی خوا و خۆتان بپارێزن لە نەهی و ڕێگریەکانی خوا سبحانه وتعالى هەر یەکێک لە ئێوە با سیرکە چی پێش خستووە بۆ بەیانی خۆی قیامەت واتە کە لێ دەفەرمێ لێغەدی مەبەستی پێ قیامەتە واتە هەموو ڕۆژێک ئینسان دەبێت بیرکاتەوە بیرکردنەوەی هەبێت چونکە کە بیرکردنەوەی نەبێت دوای لە ڕەنگە کۆمەڵێک هەڵەی هەیە کۆمەڵێک غەڵەتی هەیە کۆمەڵێک ناڕوونی هەیە لادانی هەیە بەڵام کە بیری لە خۆی نەکردوێتەوە سەیری خۆی نەکردووە مڕاجعەیەکی خۆی نەکردووە وا دەزانێت باشترینی کەسەکانە بە هەڵەدا ڕۆیوە کەچی پێی وایە لەسەر ڕێگەی ڕاستە باشە خوای لەبیر کردووە زۆرێک فەرمانەکانی خوای گەورەی ئیهمال کردووە پشتگوێی خستووە تەنانەت دەرحەق بەخۆشی جاری وا هەیە کەسێک دەچێت یعنی هەست بە ئازارێک دەکات لە جەستەی دەچێت بۆ لای دکتۆر پێڵێ دەڵێ باشە ئەمە یعنی فعلا ئەوەی کە تۆ هەتە نەخۆشیە پێویستی بە ئیهتیمام و گرنگی پێدانە پێویستی بە عیلاجە پێویستی بە چارەسەرە لەکەی نێوای دەڵێ وەڵا ڕەنگە چەند مانگەوام چەند مانگێکاوە ئەو ئازارم هەیە کە سەیرەکەی لە ئاستی خۆشیدا کەم تەرخەمە جا ئینسان دەبێت فعلا بیرکاتەوە لەسەر ئەو شتانێک کە ئەرکە لەسەری جێبەجێ کردووە یان کەم تەرخەمی تێدا کردووە بیرکاتەوە لەو کار و کردوانێک کە نابێ بیکات ئایا ئەنجامی داوە لیان نزیک بۆتەوە یان نا بیرکاتەوە لە حەقی خەڵک لەسەر خۆی حەقی خۆی لەسەر خۆی اینجا حەقی پەروەردگار سبحانه وتعالى لەسەر هەموویانەوە لەسەر خۆی ئایا چی کردووە چی نەکردووە
زۆر باشەوە مۆستا دوای ئەوەی کا ساڵێک تێدەپەڕێت پێویستە ئەمەی مسلمان بە تایبەتاکی مسلمان چۆن پێداچوونەوە بۆ ساڵەکەی بکات زیاتر دەبێت تەرکیزی لەسەر چ بابەتێک بێت بۆ ئەوەی کە گۆڕانکاری تیا بکات و بزانێت بەرەو باشتر ئەڕوات یاخود چ خراپەیەکی کردبێ یاخود چ نەقسێکی هەبێت بۆی باشتری بکات. والله ئینسان هەمیشە تەرکیزی لەسەر ئەوە بێ کە خوا سبحانه وتعالى لە پێناویدا دروستی کردووە. حکمەتی خوا سبحانه وتعالى لە دروستکردنی مرۆڤدا چییە؟ پەرستنە. واتە مرۆڤەکان خوددا بناسن و بیپەرستن. یەکەم چاو بە خۆدا جێڕانەوە پێویستە لە پەیوەندی ئەو ئینسانە بێ لەگەڵ خوادا. من پەروەردیگارێک هەیە کە ژیانی بە من بەخشیوە. هەر ئەویش کۆتایی بە ژیانم دێنێ و ڕۆحم لێ وەردەگرێتەوە. پەروەردیگارم هەیە ئەو پەروەردیگارم کە ڕۆزیم پێدەدات. نەفع و زەرەرم بەدەستی ئەوە. دنیا و قیامەتم بەدەستی ئەوە. پەروەردیگارێک کە ڕازقی منە، خالیقی منە. هەمیشە و هەموو کاتێک پێویستیم بە ئەوە. پەروەردیگارێک کە ڕەحمەت و بەزەیی هەمیشە داباریوە بەسەرمدا. ئەوەی هەمە لە نیعمەت و لە ناز هی خوایە، هی ئەڵڵایە سبحانه وتعالى. ئەو پەروەردیگارە کە خۆشی دەوێم، ئەوێ لێم خۆش بێت، بانگم دەکات لە ڕێی پێغەمبەرانەوە، لە ڕێی کتێبەکانیەوە، لە ڕێی زانایان و میراتگرانی پێغەمبەرانەوە، لە ڕێی عەقڵ و دڵمەوە، لە ڕێی ئەو کەون و ئەو بوونەوەرەوە، لە ڕێی نیعمەتەکانیەوە، لە ڕێی بارانیەوە، لە ڕێی خۆر و ما، یعنی الله سبحانه وتعالى ئەو پەروەردیگارە من لە ئاستی ئەو خودایەدا چۆن بوو؟ ئایا فەرمانەکانی خوام جێبەجێ کردووە؟ یان قەدەغەکانی خوام شکاندووە خوا نەخواستە؟ ئایا من فعلا کە هەنگاو بە هەنگاو سات لە دوای سات بەرە ئەو پەروەردگارە دەڕۆم؟ یا ئەیها الناس یا ئەیها الئینسان إنك كادح إلى ربك كدحا فملاقيه. ئەی مرۆڤ تۆ لە زەحمەتی و سەختی دای بەڵام بە زەحمەتی شەوەوە دەڕۆی ئەو ژانە بەڕێ دەکەی هەنگاو بە هەنگاو دەڕۆی إلى ربك دەڕۆی بەرەو پەروەردگارت فملاقيه بەخوا دەگەیت. دیدارێک هەیە لەگەڵ خوا سبحانه وتعالى. من چیم کردو بۆ ئەو دیدار لەگەڵ خوا کە پەروەردگار لێمە پرسێتەوە؟ یەکێ لەو چوار پرسیارانە کە ئینسان هەنگاوێک ناتوانێت هەڵگرێت ئللا دەبێت وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە ئەوەیە وعن عمره فيما أفناه. تەمەنت لە چیدا سەرف کرد؟ فعلا ئایا منم تەمەنم لە ڕزابوونی خوادا سەرف کرد یان لە جێبەجێکردنی فەرمانەکانی نەفس و هەوا و ئارەزوەکانم؟ ئەمە کە گرینگە ئینسان چاو بە خۆی دابجێڕێتەوە، چونکە ئینسان وەختێک کە عیبادەتی خوا دەکا لە ڕاستیدا رب العالمین پێویستی بە عیبادەتی هیچ کەسێکمان نییە. هەر هەمووی مرۆڤەکانی سەرڕووی زەوی، هەر هەموو بە ملیارەها کەس دڵیان وەکو دڵی پاکترین مرۆڤی سەرڕووی زەوی بێ کە دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە موڵک و دەسەڵاتی خوا هیچ جیاد ناکە. ئەگەر هەر هەموویشان بە وێنەی شەیطان خراپ بن هیچ لە موڵکی خوا کەم ناکە. بەڵام عیبادەتی خوا وا لە ئینسانەکە ئینسان مرۆڤانە، ئینسانیانە، بە وجدانەوە، بە ئیمانەوە، بە حورمەت و ڕێز و بەزەیەوە تەعاملکە. کێشەی ئەمڕۆی مرۆڤایەتیش لەسەر ئاستی تاک، لەسەر ئاستی خێزان، لەسەر ئاستی کۆمەڵگە وڵاتان مەسئلە نەبوونی ئیمانەکەیە یان لاوازی ئیمانە. پەیوەندیان لەگەڵ خوادا کەمە بۆ لە نێو خۆشیاندا لە ئاستی یەکتریدا زۆر کەم تەرخەمن. ئەوەی زۆر گرنگە ئینسان من لە ئاستی عیبادەتی خوادا چۆن بووم، چونکە عیبادەتی خوای پەروەردگاریش هەر بریتی نییە لە نوێژکردن، هەر بریتی نییە لە ڕۆژوگرتن، هەر بریتی نییە لە قورئان خوێندن، بەڵکو عیبادەتی خوا بریتی ئەوەشە کە تۆ چاکە لەگەڵ خەڵک دەکەی، خراپەیەک لەسەر خەڵک، زیانێک لەسەر خەڵک لا دەدەی، دڵی کەسێک خۆش دەکەی، سەردانی نەخۆشێک دەکەی، هاوکاری کەسێکی لێ قەوماو دەکەی، یعنی عیبی کەسێک دادەپۆشی، گرفتی کەسێک چارەسەر دەکەی، کەسێکە دەسەڵاتدارێکە خزمەتی خەڵکی خۆی بکە بۆ نمونە، کەسێک دەوڵەمەندە هاوکاری خەڵکی لێخەوما و فەقیر و هەژار بکە، جەنابتان کە لە ڕاگەاندنێکن شتی باش بە خەڵک بۆ خەڵک پەخشەکەن. ئەمە هەمووی عیبادەتە وەشتی دیکەش بێگومان کە هەرچی چاکە بدەچێتە بازنەی عیبادەت مادام ئینسان مەبەستی ڕازیبوونی خوا بێت. بەڵێ ماوەستا لە تەوەری پێش جەنابەت گفتوگۆمان لەسەرەوە دەکرد کە هەوڵدان بۆ کەمکردنەوەی کێشە خێزانیەکانە و کەم و کورتیانەی کە هەن ئاماژەیەکیشمان کرد بۆ ساڵی داهاتوو. هەر پەیوەست بەم بابەتە بۆ ساڵی داهاتوو تا چەند گرنگە ئەو کێشە و گرفتانەی هەن چارەسەر بکرێن و بە خۆداچوونەوە لەو بابەتە شابکات لە نێوان خێزانەکاندا
لە نێوان هاوسەراندا تاوەکو خێزانێکی تەندروست خێزانێکی پڕ بەختەوەری بوونی هەبێت. بەڵێ ئێمە ئەگەر سەیری حەدیثێکی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم بەڵێ ئەفەرمێ پەروەردیگار يعني أم حديثة درسك عجيب تدا دفرمي پروردگار من جل جلاله همو شبك دستي رحمته بزي خوي رادخات دفرميت كي هي أمرو روجي رابردو گناحي كردوا داوي توبة دكات داوي قران كاي دكات پشيمانا دستي هلقرتوا تا لي خوش بم ولا الروجي جدا بهمان زور يعني أو حديثي پیغمبر صلى الله عليه وسلم فيما دفرميت هەر هەڵەیەک کە هەت بووە بە ڕۆژ کە شەو داهات ڕێگەمەدا هەڵەکەت بڕوە بگوازرێتەوە بۆ ڕۆژی دواتر یان لە شەویشدا بە هەمان زۆر کێشەیەکت هەیە ئەمڕۆ کێشەکەت بووە ئەمڕۆ حەلی کەم ئەم کێشە مەگەێنە بەیانی گرفتێکت هەیە گرفتەکە چارەسەر کە با نەڕوا بۆ بەیانی باشە هەمیشە حەدێک دابنێ بۆ گرفتەکان سنوورێک دابنێ بۆ تاوانەکان بۆ لادانەکان خۆت ڕاستکەوە شتەکان چارەسەرکە نەخۆشیەکان مەسەن بڕۆ بە دوای دەوا و دەرماندا گرفتێکی خێزانیت هەیە ئەو گرفتە خێزانی نابێ بەردەوام بێ چونکە بەردەوام بوونی گرفتی دیکەی بە دوودادێت گرفتێکی گچکەیە کە چاوی لێ دەپۆشیت دوای گرفتە گچکەکە گەورە دەبێ هەمیشە شەیتانیش حەزی لەو کەلێن و بۆشاییانەیە لەرێ و خێزانێکدا کێشەیەک هەیە حەزەکات ئەم کێشەیە بەردەوام بێ بۆ چونکە هەمیشە بەردەوام بوونی هەر شتێک واتە گەورەبوونی ئەو بابەتە جا گرفتێکە نەخۆشیەکە خەمێکە ئینسان دەبێت چارەسەریکە ئینسانی عاقڵ تۆ سیرکە ئێمە چەند وێزگەمان هەیە لە ڕۆژانە وێزگەمان هەیە بۆ گۆڕانکاری مەثەن نوێژەکان سەیری نوێژەکان بکەی هەر هەمووی گۆڕانکاریە تۆ مەثەن لە نێوەڕۆدا کێشەیەک هەبووە لەگەڵ خێزانت مەبەستم لە بینەران و کەسێک دیاریکراونی بە تەحدیدی باشە کێشەیەکی هەبووە لەگەڵ جیرانەکەی کێشێکی هەیە لەگەڵ خۆی مەثەلەن نوێژی نیوەڕۆ دێت دەستنوێژ دەگرێت نوێژ دەکات باشە مناجات لەگەڵ خوای خۆی دەکات دەبێت ئەمە گۆڕانکاریکی لەسەردا دروستکە ئەگەر دروستی نەکرد یان گرفتێکی نوێ دروست بوو لە دوای نیوەڕۆ بۆ عەسر بە هەمان جۆر بۆ مەغریب بە هەمان جۆر بۆ عیشا کە ئێمە پێڵێن نوێژی خەوتنان بەبێ گۆڕانکاری نابێ بخەوێت بەبێ گۆڕانکاری نابێ ئینسان هەنگاو هەڵگرێت و بچێتە نێو ڕۆژێکی دیکە نێو هەفتەیەکی دیکە و ساڵێکی دیکە بە هەمان جۆر بەڵکو دەبێت تەسفیح حساباتی خۆی بکە وەزعەکان باشکە ئومێدی خۆشی هەبێت بڵێ ئەم ساڵی داهاتووە ئەم ڕۆژی داهاتووە ئەم هەفتەی نوێیە ئەم مانگە نوێیە ئینشاءالله تەمەنێکی نوێیە عمرێکی نوێیە قۆناغێکی نوێیە پشتیوان بەخوای پەروەردگار ئەم کەم کورتیانە نابەمە ڕۆژێکی دیکە نایبم بۆ مانگێکی دیکە و بۆ ساڵێکی دیکە بەڵکو خۆم ساغ دەکەمەوە خۆم ساف دەکەم بڕیاری گوێرانش دەدەم هەندێک کەم و کورتیم هەیە دەستی لێ هەڵدەگرم هەندێک کێشەم هەیە لەگەڵ خەڵک یعنی ئەگەر کەسێک کێشە هەبێ لەگەڵ خێزانی لەگەڵ منداڵەکانی لەگەڵ خوشک و براکانی لەگەڵ جیرانەکانی لەگەڵ خزمەکانی لەگەڵ هەر کەسێک بیر کاتەوە چەند کەس هەن ساڵی ڕابردوو کێشیان هەبووە لەگەڵ کەسێکی دیاریکرا و کەسی یەکێک لەم دوانە نەماون یەکێک لەم دوانە نەماوە وفاتی کردووە ڕەنگە ئێستا حەسرەتێکی گەورە لە ناخیدا هەبێت خۆزگە دڵی فلان کەسم ئاشتە کردەوە لەگەڵی باشە بووم دەرگەیەکی نوێ لاپەڕێکی نوێ قۆناغێکی نوێم لەگەڵ دەست پێ دەکرد دەم بەخشی مەثەن لای کەمی یان من دەچوم داوای لێبوردنم لێ دەکرد تا بمبەخشێ ئێستا ئەو حەسرەتە هاتووە کۆتاییشی پێ هاتووە بۆی ئێمەش تووشی ئەو حەسرەتە نین بەفعلی پێویستە لەبەر خاسی خوای پەروەردگار هەنگاوی جددی هەڵگرین دڵی ئەو کەسانە ئاشکەنەوە کەلێمان زیز بوون و ئەو کەسانی کە ئێمە زیزمان کردوون بە هەمان جۆر بچینەوە داوای لێبوردنیان لێ بکەین و إلى آخره. مامۆستا ممکنە کۆتا پرسیار چکە کاتمان بەرەو کۆتایی ئەڕوات باسمان لەوە کرد کە پێویستە بە خۆمان دابشینەوە چی هەڵە بووە کە چاکی بکەین و ڕێگای تازی بۆ دابنین بەڵام تا چۆنێک گرنگە کە ئێمە منداڵان و هەرزەکاران هەم بدەین بۆ ئەوەی کە ئەو کارانەی کە کردویانە یاخود ئەو قسە و گفتار و هەڵسوکەوتانەی کردویانە بینوسنەوە لە ساڵێکی دیکەدا و بۆ داهاتوو هەوڵ بدەن باشی بکەن تا چۆنێک گرنگە تەرکیزیشمان لەسەر منداڵان و هەرزەکاران و گەنجان بێت. والله ئەوەی کە ڕاستی بە ئینسان حەزی بە چاودێکەریە جا ئەم چاودێکەریە لە منداڵێکەوە بگرە لەگەڵمان دێت تا دەگاتە کەسێکی بەتەمەنیش ئەوەی کە گرنگە منداڵان سەرەتا
پێویستیان بە پێشەنگێکی سەرڕاست و پێشەنگێکی واکە جێگای با بڵێن پێشەنگی بێت. منداڵەکانمان کەمتر دەبیستن، زۆرتر دەبینن. ئەگەر بشبیستن کەمتر تێدەگەن، کە تێش بگەن کەمتر جێبەجێ دەکەن. بەڵام کاتێک کە دەبینن ئەو بینینە ڕەفتارێک لە دایکیان لە باوکیان لە برا گەورە و خوشی گەورەیان مەثەن کە دەبینن، ئەم ڕەفتارە وردە وردە تەبع دەبێت لەگەڵ هەست و بیرکردنەوەیە. گرفتی زۆرێک لە منداڵەکانمان چارەسەر دەبێت. منداڵەکانمان زۆرێک لە منداڵەکانمان پارێزراو دەبن ئەگەر نمونەیەکی باش لە دینداری، لە ئەخلاقی بەرز، لە نەرمونیانی، لە ڕێز و لە حورمەت لە نێو ماڵی خۆیاندا ببینەوە. بەڵام کاتێک کە فەراغێک هەیە ئەوان سەیری خەڵکی دیکە دەکەن. بەداخەوەش خەڵک زۆربەی هەرە زۆری ئاوایی هاتووە، بەداخەوە خەڵکێکی زۆر هەیە ئەزانێ ئەوە گوناحە، ئەوە تاوانە، کەسی دەڵێ خەڵک وا دەکا، منیش باوا بکەم. پێغەمبەریش صلی الله علیه وسلم فرمووی لا تكونوا إمعة، يعني فرمووی لا تكونوا إمعة، إمعي مبن، يعني هر الرجل مكون خلق شي دكا وجواب كان إن أحسن الناس أحسنتم وإن أساءوا أسأتم. أجر خلق باش بن، أجر خلق خراب وإيش خراب بن، ولكن وطنوا أنفسكم. خوتان بهيس كان إن أحسن الناس أن تحسنوا وإن أساءوا فلا تظلموا أو فلا تسيئوا. خلق باش بو هيوش باش بن، بلام خراب مبن. إما بفسمان أويا منداڵەکانمان پارێزراو دەبن لە ڕاستیدا بە ئەوە کە داک و باومونێ باش پێشکەشکەن، تازە پێگەشتوانیشمان بە هەمان زۆر پێویستیمان پێیانەکە ڕێنماییان بکەین، دۆستایەتیان بکەین، خۆشەویستیان پێ بەخشین، هاوڕێمان بن بە ئاراستەی ئەوەی کە خوددا لێمان ڕازی دەبێت. خی پەروەردگار خۆشمان و ماڵ و منداڵ و خێزان و خانەوادە و ئازیزانمان هەموو لایەکمان پارێزراو کە بەم جۆرە کە خوا لێمان ڕازی دەبێت. بەڵێ سپاس بۆ مامۆستا حەسەن عەبدوڵڵا کە لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە بووی. سپاس دەکەین مامۆستا.